بەناوی خی گەورە بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزاوە جارێکی کە هاتینەوە لاتان لە بەرنامەی ئەم جارەدا دوایەوەی بەرنامی پێش و باسی هۆکارەکانی بەختەوەری خێزانمان کرد ئەم جارە باز لە هۆکاری کەمی و نەمانی بەختەوەری لە خێزانەکاندا دەکەین. سەرەتای بەرنامەکە ئەچینە لای ڕیپۆرتاجێک کە گوێ لە ڕێی هاوڵاتیان گیراوە لەسەر هۆکاری نەمانی بەختەوەری و هۆکاری ئەوەی کە ئێستا بەختەوەری کەمە لە خێزانەکاندا. بەختەوەری زۆر کەمە بەبێ ژیانی ڕۆژانەی خۆم کە ئەیبینم ئەو کەسانە کە زەواجەکەن بەس لەسەر ئەوەیە زەواجەکەن بوو باتە دەرەوە شتەوە بکڕێت جێ لێ بۆ بکڕێت ئەبێ سیارەی هەبێت ئەبێ خانووی هەبێت هەموو شتێکیشەوە بە شەو ڕۆژێک نایەتە دی چونکە دوای ئەوە تۆ تامی ئەو شتە نابینی هەستی پێ ناکەی تێگەی چۆن کە تۆ ڕەنجی بۆ نەیە هیلاک نەبی لەسەر حازرێ هەموو شتێکی بۆ بێت دڵنیا بە بە یەک دقە هەمووی فتەبێ ئەڕات ئەوەی کە لە دەوروبەری تۆیە سێریەکەی خێزانێکن بەختەوەر نەبوون بۆ شازی کە لە یەکسەر جیابوونەتەوە پێت وایە هۆ زۆرینەی ئەو کارانەی کە بیستی بێتت ئەم خێزانە بەختەوەر نەبوون چی و چی بوون هۆکارە هینە جیاوازی فکریە لە هەموو ڕوویەکەوە لە تەمەنی زۆر دوور لە یەکتری یعنی بڵێم سەیرێکی کچەکە 15 ساڵە کوڕەکە 25 سیە یان خۆیان دوو هەردووکیان عینەن تەمەنە بۆ نمونە هەردووکیان 7 ساڵن بەڵام ئەو 7 ساڵیە و کێشەکە ئەلێرەیە هیوای ئەڵە قەیناکە هەردووکیان عینەن هاوتەمەنن بەڵام وانە ئەمە لە دژی یەکتری ئیشەکان کچەکەش جارێ پێ نەگەشتووە کوڕەکەش هەموو حەز و عارزەکانی دنیا ئەوێت بێتە دی بەم ژنەوە مشکلەکە ئەلێر مشکلەکە ناڵم لە دایک و باوکیشەوە خۆی کەسان کەس هەیە 7 ساڵە دانیشی لەگەڵ هەر حەزەکی قسە بۆکە بەسی وایە هەتا 20 ساڵ هەتا 25 ساڵی عقلی هەر مناڵە پەلەکردن لە زەواجەکان وەڵای زۆر خەتەرە منش هەمیشە ئاڵم من کوڕەکانی خۆم 3 کوڕم هەیە ئینشەڵڵا ئەگەر من مابم نایەڵم لە پێش 25 ساڵی ژن بێنم کەسێک درۆ لەگە خێزانەکەی کات ئەویش مەجبور جوۆی لەگەڵا کات ئەوە کاتە حاڵەتی زۆر ناشیاوە یا لەم ڕۆژە لەگەڵ ڕێزما بە قوشکان زۆریان چاولێکەری بۆ نمونە چاولێکەری لە شتەکەن کەوا بێت هەنێک کەسێ لە هاوسەرەکان ئەو شتانە پێ هەڵناسوڕێت بۆ نمونە ئەویژەوە پێ بێت بەڕەکەی خۆی پێڕاکێشە نابێت هەنێ شت بکات کە ئەو توانای نەبێت ئەو حاڵەتانەشان زۆر کێشە دروست دەبێت بڕۆی تۆ خێزانی ئێستا زۆر بەختەوەری یا خێزانی جارە پێم وە بێت خێزانی جاران زۆر ڕێزی زیاتر بوو تا ئێستا ئێستاش زۆر باشە بەڵام ئەو ژیانەی کە ئێستا هەیە لەگەڵ جاران جیاوازی زۆری هەیە جاران خەڵک شەرمی لە گەورەکانەکە بەڵام ئێستا بەعکسەوە ئەوە نەماوەت بۆ نمونە ئێمە جاران کە خاڵە یا کەسێکمانە هەو زۆر شەرممان لێ کرد یا قسەمان بەگوێ کرد بەڵام ئێستا ئەوە نەماوە لەناو هەر خۆشمانە جاتا خێزانەکان دایکمان جاران زۆر بەختەوەر بوون زۆر باشن ئێستا خێزانەکان شێت لەخوا بەزیابە زۆر باشن ئەوە ژەگەڕێتەوە بۆ ئەو کەسانە خۆیان هەر کەسێک ئەگەر بەپێی بنەمای دینی ئیسلام بڕە بەڕێوە بەدڵنیاییەوە لەوان جاران باشتیژە بێ هەموو شتەکانم گەڕانە بۆ بنەمای ئیسلام ئەگەر لە بنەماکەت ئیسلام بێت بەپێی دینی ئیسلام بڕێ بەڕێوە هیچ کێشەیەک نابێت نە لە تاکە نە لە خێزانە نە لە کۆمەڵگایە هیچ کێشەیەک نابێت کاکە جاران دڵ و مرتاح بوو سەیرەکە یەکێک خانووەکەی لە خانووەکەی خۆشترە دڵ و مرتاح نییە مناڵەکەی خەڵک مناڵەکەی تۆ جلی جوانتر لە بەرەکە خوانی باشتر ئەخوا دڵ و مرتاح نییە ئیسەکانێ نەک گەنجە کوڕەکە قەناعەتی هەیە نەک کچەکەش قەناعەتی هەیە ئەمڕۆ خێزانێ هاوسەرگیریە پێگەهێنێ ئەوێ ئەمڕۆ هیچ نوقسانیەکی نەبێ ماڵی متەکامیلی کاملی هەبێ سیارەی کول مواسەفاتی هەبێ ئیتر ئەویش بۆی ناگونجێ ئەو شتە معنای ئەوەی قەناعەت نەماوە بەس ئێمە ئەوسا قەناعەتمان هەبووە کەم بوو بێ زۆر بوو بێ بەبوون بە نەبوون قەناعەتمان هەبووە بۆیە ژیانمان خۆش بووە ئینسان کە قەناعەتیش نەبوو هیچ کاتە دڵی خۆش نییە پەیوەندی جاران ئەو ساواکو خەڵک دڵی پاک بوو ئەمجا خەڵک ڕێزی هەبوو گەورە بچووک هەبوو خەڵک مناڵێک هەچێک بوو تا گوێی لێگرتی گەورە بچووک هەبوو ڕێز هەبوو بەس ئیسەکانی ئەو ڕێزە و ئەو احترامە نەماوە نییە ئەو ڕێز و حورمەتەی جاران نەماوە چی بکەین بۆ کە ئەو بەختەوەری بگەڕێتەوە
واللهی بە یەک و دوان ناکرێ ئەوە خۆی ئەبێ سڵتەیەک بێتە پێشەوە کە خەڵکدا بمرکێنێ هەتاوەکو ئەو قەناعەتەی هەبێ ئەمجا خەڵک گەنجی ئێستا هیچی نەبوونی نەدیوە نازانێ نەبوونی چییە کە نەبوونیشی نەدی ڕەزالەتی نەدی قەناعەتی نییە هەر شتێکی گوو بە دایکی ئەڵە دایە من پاسۆلیا خۆم ئەوە خۆم دایکی بۆی حازرەکە بەڵام ئیتر کە نەبوونی نەدی نازانێ نەبوونی چییە نەبوونی ئەکرێ بڵێن هۆکارێکە بۆەوەی کە خێزانێک بەختەوەر نەبێت ئەوسا خێزان ئەگەر نەبووش وایە هەر بەختەوەر بۆ بە قەناعەتەکە بەختەوەری هەبوو ئیسە نییە کاتێک کە زانی کە بەڕاستی هەستی کرد بە ئەگەر عەدالەت ئینسان عادل نەبوو لە ناو خێزانەکەیە باوک بەرامبەر منداڵەکانی یان هاوسەر بەرامبەر هاوسەرەکەی ئەوەشیانەوەش هەسکا کە بەختەوەر نییە هەسەکان مەساز بە بەختەوەری ناکە نادات پەروەری ژێچەکە لەوانەیە کە مەسەرەن بەختەوەری دوورەکەوێتەوە لەو خێزانەیە من هەستەکەم پێشکەوتنی تەکنۆلۆژیا ژیانی ئاڵۆستە کردووە کەسەکە ئینسانەکانی هیلاکتر کردووە ئینسانەکان هیلاکتر بن ئەو شتانێ بە ئەو هۆکارە تەکنۆلۆژیانی کە ئەمڕۆ خەڵکانێکی مەشغوڵ کردووە چ لە تەلەڤیزیۆنێکەوە بێکارەوە بزانم هەموو خێزانێکێتی و دوایە ئەو ئینەکان ئامێرە ئەلکترۆنیەکان مەسەر دەستگاکان ئەو ماڵپەرە ئەلکترۆنیەکان و مەسەر شەبەکەی ئینتەرنێتەکان کە ئەمەش کە وای لێکردو ئینسانەکانی بەڕاستی هەچەنە هۆکارێکە بۆ نزیکبوونەی ئینسانەکانێک ئاسایی بەلایەی کەشۆ ئینسانی مادوو کردووە چکە ئەمش ئەچەنەوش دەینەکە دوو جانیبیە جانیبی چایش بەڵام جاری وای ئینسانەکان ئەگەر بە هەڵە بەکاریبیان ژیان ئاڵۆسترەکە و چێ ئینسان هیلاکترکە ئەتاکو زیان ئینسان سەرگەرم بێ بۆ وەسیلە بە تایبەتی ئەگەر خێزانێک زیانێڵێ لەلایەنی دینداریەوە لاواز بێت ئەوەچێ نەتوانێت ئەو هۆکارە بە باشی بەکاربێنێ ئەگەر کەسەکە لایەنی دینداری زیاد بەرز بوو احتیمالە بتوانێت تەحافظکە لە بەکارهێنانی ئەو وەسیلانەشە ئاینی پیرۆزی ئیسلام بنەمایەکی پتەوە بۆ بەختەوەری هەر خێزانێک بەڵام لەگەڵ زیادبوونی ڕێژەی پێکێنانی خێزان و ئاڵۆزبوونی جیهانی پەیوەندیەکان هەرچەندە سیر دەکرێت پەیوەندی نێوان تاکەکانی خێزان کاڵتر دەبێتەوە کە ئەمە شوەکارێکی سەرەکیە بۆ بەختەوەرنەبوونی هەر خێزانێک. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی ئارێزە سلێمانی. سڵاوتان لێبێت. دیارە دوای ئەوەی ڕپۆرتاجەکەمان بینی زۆر بە باڵێن ئەوەی لەوانیش تێگەیشتین کە بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆیان بەختەوەری بە شێوازێکی بەرچاو هەست بە کەمی ئەکرێت لە خێزانەکاندا و زۆربیان قەناعەتیان وایە هۆکار زۆرن ئێستا بۆ ئەوەی کە خێزانی پێشووتر بەختەوەرتر بووە لەگەڵ نەمانی نەبوونی وەسائل و لەگەڵ قورسی ژیان لە سەردەمی پێشووترە لە سەردەمی ئێستاە کە سەردەمی تەکنۆلۆژیایە و ژیان بەرەو پێش ڕۆیشتووە وەسائل زۆر بووە ئەمڕازی باڵێن خۆشبەختی بۆ خێزانەکان زۆر بووە یارمەتی دەر هاوکاری کرد بۆ ئافرەت بۆ پیا و هەر لە سیارە و با بڵێن باقی ئەو شتانی کە لە ماڵا بەکاردێ شت زۆرە بۆی ئینسان بحەسێنێتەوە بەڵام بەختەوەری و خۆشببختی ئەوەی کە ئینسان هەستی پێ بکە وا باسەکرێت کە ئێستا بەرەو لاوازیە چێت لە چاو پێشووتریشە دیارە ئەوەی لەوانی گوێمان لێ بۆ هەر کۆمەڵە حاڵەتی زۆر باسەکرا کە هۆکارە بۆ لاوازی ویان نەمانی بەختەوەری کە ئێمەش حەزەکەین لە بەرنامەی ئەم جارەیە بەیەکەوە قسەیەک لەسەر ئەوە بکەین کە ئایا ئەم هۆکارانە چین وای کردووە خێزان ڕۆژانە بەرەو لە زیادبوونی شار بەپی ڕێژەکانیش باز دەواکرێ کە ڕۆژانە کێشەیە و گرفت لە محکەمەکانە داواکاری جیابوونەوە بوونی کێشە لە خێزانەکانە ڕوو لە زیادبوونە. بۆچی ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەم هۆکارانە چین کەوای کردووە سەرجەم خێزانەکان وا هەستکەن کێشە زۆرە گرفت زۆرە بەیەکەوە ژیان قورسە و حەز بە دوورکەوتنەوە بکەن هەست بە لێک دوورکەوتنەوە بکەن کۆمەڵی هۆکاری زۆرە بینین. من حەزەکەم سەرەتا باز لەوە بکەین کە ئێمە دیاری پێشتر باسمان لەوە کرد خێزانە بێ هەڵبژاردنیان بۆ یەکتر لەسەر ئەساسێکی ئەوە بێت هەردووکیان بیانەوێت یەکتری تەواوکەر بن و باس لەوە بکەین کە لەسەر ئەساسی دین یەکتر هەڵبژێرن هەردووکیان دین و ئەخلاقی ئەویکیان بەدڵ بێت جا یەکتر هەڵبژێرن. یەکێ لە هۆکارەکانی نەمانی بەختەوەری بە قەناعەتی من ئەوەیە کە ئەو دوو کەسە زیاتر هۆکاری دنیاییان هەڵبژاردەوە بۆ هەڵبژاردننی یەکتر و هۆکارە دنیایەکان لە ڕۆژگاری ئەمڕۆ زۆر جار لە دوای ماوەیەک بەو شێوازە نامێنێت
کەواتە دینیان نەکردو بە ئەولەویاتی ژیانی خۆیان بۆیە بینین لە دوای ماوەیەک ئەو با بڵێن حاڵەتە بەختەوەریەکە ئەوان یانویست لە خێزانە بەدەستی بخەن بەدەستیان نەخستووە. خی پەروەردگار لە قورئانە باز لەوە کات کە ئەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ژیانێکی خۆش بەو کەسە عطاءەکەین کە چی ئەکات کە کردەوەی چاکاکە معاملەیەکی جوانەکە لە ژیانی دنیا بە ئیمانیشەوە ئەیکات. ئەگەر بەپی ئەم ئاەتە بێت ئەو خێزانە لە ژن و مێرد پێکات و ئەگەر معاملەیەکی جوان هەڵسوکەوتێکی جوان بەپی فەرمانەکانی خی پەروەردگار و بە ئیمانەوە بیکەن بە قەنەعەتی من ژیانی خۆشیان دەست ئەکەوێت لە دنیاە بێجگە لە پاداشتی قیامەتی. کەواتە ئەتوانین بڵین یەکێک لە هۆکارەکانی نەمانی بەختەوەری ئەوەیە کە ئەو دوو کەسە بە ئیمانێکی دامەزراوەوە نەهاتونەتە پرۆسی هاوسەرگیری و هەڵبژاردنێکی دیندارانیان بۆ یەکتر نەکردووە گویانەوەتەوەی تا چەند ئەم دوو کەسە پابندن بە ئاینەوانە کە بەلای منەوەی کێکە لە هۆکارەکانی نەمانی بەختەوەری. دەستخۆشی بۆ خاتقەنەکەتەوە نەبوونی بەختەوەری یاخود نەبوونی ئەمێمان بناوی بنین نابەختەوەری بۆ خێزانەکانی یەکێک لەو خاڵانی کە هۆکارە بۆ نەبوونی بەختەوەری بۆ هەڵەشانەوەی خێزانەکان بۆ شەڕ و ئاش و بۆ لە دەستدانی ئەو بەختەوەریە کە بەڕاستی ڕەسە بۆ خێزان کە چەترە کە پەرژینە زۆر گرنگە ئێمە بۆ تاکی خێزانە بەختەوەری دەستەبەر بکەین بە هەموو جهودمان. یەکێک لەو خاڵن نەبوونی پەروەردەیەکی تەندروست یاخود پەروەردەیەکی ڕەسم و ئەندامانی خێزان چونکە ئەو بی ئەو ژینگەی کە بەڕاستی خێزان یاخود تاکی خێزانتیایە کۆ دەبێتەوە زۆر گرنگە لە گەورەی ئیسلام لە ناوڕۆکی ئیسلام لەواتای ئیسلام تێبگات ئەو کاتەکە لە گەورەی ئیسلام تێگەش حقوقی خۆی مافی خۆی بۆ ڕێگەزی بەرامبەر تێگە هەم پیا بۆ ژن هەم ژن بۆ پیا و هەم بۆ مناڵەکانی و بۆ عامی خێزان و هەم بۆ کۆمەلگا. یەکێت لەو خاڵانە کە هۆکارێکە بۆ نەمانی بەختەوەری بێگومان ترسانە لە خەڵک لە دەوروبەر لە کۆمەلگا لە ئەو بیئیتە ئەژی لە خەزور لە باوک لە دایک لە قسەی دەوروبەر پێی تەنازولە یا پێی شەرمە یا پێی عیبە هەندێک لە حقوقی ئەم ژنا دەستەبەرکە یا ئافرەتەکە دەوروبەر وای لەکات تەسیری تێکە پێی تەنازولە مافەکانی هاوسەرەکەی دەستەبەرگە کەواتە ئەوەی کە من بەدی دەکەم یەکێک لەو خاڵ گرنگانەی کە خێزان پێی نابەختەوەرە ئەوەیە کە خەڵکی سڵ لە دەوروبەر دەکاتەوە پێی شەرمە پێی عیبەکە بێگومان لە هەمان کاتدا خی پەروەردگار ئەو مافەی داوە هەم بە پیا هەم بە ئافرەت کە بۆ یەکتر دەستەبەر بکەن. یەکێکتر لەو خاڵانە شارەزانە بوونە لە هەڵسوکەوتی یەکتری و نەناسینی طبیعەت عادەتەن ژن و مێرد کە دەچنە پرۆسی هاوسەرگیریەوە بیدائیەن لە هەڵسوکەوتی یەکتر تێناگەن لە طبیعەتی یەکتر تێناگەن نازان سلوک و مامەڵەی پێشویان چۆن بووە بە مروری زەمن ڕادێن و هەیە ڕاژ طبیعەتەکە ژەناسی هەڵسوکەوتەکەشی بۆ دەرەکەوێت بەڵام جۆرێک لە خۆگەلکردنی پێوە دیارە هەروە ڕێی خۆی زەڵکە بەسەر و حاڵەتەدا ڕێی خۆی پسەپێنێ یا تەنازول ناکالەوە یا ئەبێ بە زۆر طبیعەتی ئەو سلوکی ئەو بێنێتە سەر طبیعەتی لێرە قوسم بێتە بەدرێخان بالفعل نەک جیاوازی طبیعەتەکان شتێکی معلومە هەموو خێزانەکانە بێ ژن و مێرد لە دوو طبیعەتی جیاوازەوە دروست یعنی دوو کەسی جیاواز پەروەردەی کردوون جیاوازن قبول نەکردنی جیاوازیەکانی یەکتر و بە تایبەتی پیا و زۆر جار ئیهمالی طبیعەتی بەرامبەرەکەیەکات خی پەروەردگار لە قورئانە فەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف چۆن ئەرکیان لەسەرە ئەبێ مافیشیان پێ بدرێ ئەم پیاوە چۆن ئامادەی بڵێن ژنەکەی کۆمەڵەشت لەم قبولکە ئەبێ ئەمیش ئامادە بێ شت لە قبولکە ئەم یەکتر قبول نەکردنە و جیاوازی یەکتر قبول نەکردنە زۆر جار ڕاستەکەی هۆکارە بۆ نەمانی بەختەوەری. یەکێکتر لە خاڵەکان بێمتمانەیە ببوورە خاتون نەرمین بێمتمانەی و بێقەناعەتی بێگومان جاری وایە پیاوە کە جۆرێک لە بێمتمانەی بەرامبەر بە ژنەکە بۆ دروستە بێ ژنەکە بە هەمان شێوە و یەکێکی تر لە خاڵەکان پێڕاکێشان لە هەندێک شڕود لە هەندێک خاڵ لە هەندێک مەرج لە هەندێک داواکاری بۆ نمونێ سام هاوسەرە داهاتەکەی 600,000 یا 300,000 یا بڕێک لە داهاتەکەی بڕێکە زیاد لە بڕەکەی داواکاریەکە کۆمەڵک شەرتی زۆر نامەعقول داواکە لە ئەم پیاوە کە لەلایەنی مادیەوە بۆی بێگومان دەستەبەر نابێ پێی هەڵا سۆڕەیە بۆی جێبەجێ ناکرێ وەلایەنی معنەویش بێگومان جاری وایە ئەم ئافرەتە لە ڕووی معنەویەوە هۆکارە بۆ ڕوخاندنی ئەم پیاوەکەش بە هەماشیەوە کەواتە یەکێکی تر لەو خاڵانە بێقەناعەتی و بێمتمانەی و پێڕاکێشان لە هەندێک شەرت کە بەڕاستی ناجێگیرەوە نەی پێکاوە کە ئەو شەرتێکی ئەم دایناوە ئەو حقوقی ئەم داوایە کە ئەم مەرجەکەم دایناوە لە وەزع زۆرۆفی ئەم پیاوەیە یاخود ئەم ژنا دەستەبەر نابێ و ڕاجیاوازی ژن و مێرد ئەمەش یەکێکە لە خاڵەکان لە پەروەردەی خێزاندا و تێکدانی تەوازن و بێگومان تێکدانی تەوازنی ئەو خێزانەیە کە هەموو غەمی ئێمە هەموو هەمی ئێمە هەموو جوهدی ئێمە بۆ ئەوەیە کە خێزانەکان بەختەوەر بن لە نابەختەوەری بیان هێنی بە وەختەوەری هەمی ئێمە ئەوەیە ئێمە پەرژینێک دروستکەین چترێک دروستکەین بۆ ئەوەی کە پایەکانی بەختەوەری لە خێزاندا دەستەبەر بکەین. بەڵێ دەستان خۆش بێ بەڵام بەڕای من کۆمەڵی هۆکارم دیاری کردو بۆ نەمانی بەختەوەری یاخود هەر لە سەرەتاوە نەبوونی بەختەوەری لە ناو خێزانە
مەسلەی نەبوونی خۆشەویستی، یعنی ئەگەر خێزان خۆشەویستی بە یەکیانەوە نەبەستێ ناتوانن بەختەوەری بۆ خۆیان دەستەبەر بکەن. بۆ نمونە تۆ کە هاوسەرەکەت خۆشەوەی کەواتە ئەبێ هەموو هەوڵێکی خۆت هەموو ڕێگای بگریتە بەر بوو ئەوەی دڵخۆشیکەی و بە هەمان شێوە هەموو ئەو ناڕەحەتی و کێشە و گیر و گرفتانی کە ئەو هێتی ئەم خۆشەویستی واد لێ بکات تۆ تەحمولیکەی. کەواتە خۆشەویستی یەکێکە لەو هۆکارانی کەوە بەختەوەریدا ئەمەزرێن لە خێزان بەڵام کە نەما خۆشەویستی یا کە لە ئەساسا نەبوو خۆشەویستی کەواتە تۆ نابێت چاوەڕێی بەختەوەری لەو خێزانە بکەیت. ئەو دوو کەسە ئەبێ ینی چۆنڵی بۆ یەک بتوێنەوە بۆ یەک ها لە مەسلەیەکی کوردیاڵێ هاوسەر یعنی دوو کەسن و سەرێکیان هەیە مەبەست لەوەیە کە ئەم دوو کەسە یەک بیرکردنەوەیانە یەک بۆچوونیان هەیە یەک ڕایان هەیە یەک هەدەفیان هەیە مەبەستیان ڕازیکردنی یەکترە مەبەستیان دڵخۆشکردنی یەکترە مەبەستیان بەختەوەرکردنی یەکترە کەواتە نەبوونی خۆشەویستی یەکێکە لەو هۆکارانی کە بەختەوەری لە خێزانە ناهێڵێ. هۆکارێکی تر بەڕای من لە نێوان ژن و مێردا سڕینەوەی فکرەی من و تۆ لە خێزانە شتێک نییە بەناوی من یا بەناوی تۆ ئەم دوو کەسن ئەم خێزانە بەڕێوە ئەبن وەکووە کەشتێک ئەم دوو کەسە بەیەکەوە قیادەی ئەم کەشتی ئەەکەن بۆیە پێویستەکە فکرەی من و تۆ چۆنێ لە بیری هەر کەسێکیانە نەهەبێ و نە دروستیشیکەن ئەگەر هەش بوو هەوڵ بن زاڵ بن بەسەریا و بیسڕنەوە چونکە بەڕاستی ئەگەر تۆ خۆتە بە شتێک زانی و ئەویشە بە شتێک زانی کەواتە تۆ هەمیشە دیفاع لەو بیر و بۆچوونانە ئەەکەی کە خۆت هەتە لەو داواکاریانە ئەەکەی کە خۆت هەتە هەوڵیش نادەی بۆ جێبەجێکردن و دابینکردنی پێویستی و ئەرکەکانی ئەو بۆیە ئەویش بە هەمان شێوە واتە سەورەکە خێزانیش بەڕاستی شوێنی کێشمەکێش و من و تۆ و ئێمە دوشتی جیاوازی نییە. دوای ئەمە ئەوەی لێ دروستە بێ کە تۆ وتم من ئەویش وتی من مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ من ئاغا و تۆ ئاغا کێ جێگەمان بۆ ڕاخا بەڕاستی ئەبێ ئەوان خۆیان بە یەک کەس بزانن بۆ بەڕێوەبردننی ئەم ژیان و بۆ بەختەوەرکردنی یەکتر. ئەو حاڵەتی لێ دروستە بێ کە هەر کەسە بۆ دابینکردنی مافەکانی ئەویتر بۆ دڵخۆشکردنی ئەویتر بە تەنەزولی ئەزانێ ئەگەر دڵی خۆشکە بە تەنەزولی ئەزانێ گەر داواکاریەکانی جێبەجێکە پێم وایە هەر شتێک لە نێوان ژن و مێردا هەیە کە بێگومانم ژیانی ژن و مێردایەتی نهێنی و ئەسراری زۆرتیایە تەنەزولکردن نابێ حسابی بۆ بکرێت لە نێوان ژن و مێردا تۆ کاتێککە ئەم پیاوەت قبول کرد کە هاوسەرگیری لەگەڵا بکەیت و بڕیاردا تا کۆتایی ژیانی لەگەڵا بەریتە سەر کەواتە بۆ ڕازیکردنی و بۆ جێبەجێکردنی پێداویستیەکانی و حەزەکانی و ئارەزوەکانی هیچ شتێک بە تەنەزول نەزانی ئەمە لە ئیطاری سنوورە شەرعەکە ینی هەر شتێک شەرعی بوو تۆ بە تەنەزولی نەزانی ئەگینا ئەولانێ داوا شتێکی ناشەرعی بکە ئەمە حەقی خۆتە تۆ بەگوێی نەکەیت و ینی لەو خاڵە نەشاکە مەسەڵەن بەیاخیبوون دانانرێ ئەوەیە کە تۆ ئەگەر شتێک لە سنووری شەرع دەرچوو و داوای لێ کردی بۆت هەیە بەگوێ نەکەیت و جێبەجێ نەکەیت. بەس لێرە شتێکم هەیە لەسەرەوەی تۆ نەرمین خان من قەناعەتم وایە لەو شتانەی تایبەتن بە خێزانەوە ئەم دوو کەسانە وەکو یەک و یەک ئیدارە تەسەڕوف بکەن چونکە ئێمە باسی ینی لە خێزانە نابێت دوو ئیدارە هەبێت دوو ئیدارەی جیاواز ئەو بڵێ من واکەم و بڵێ من واکەم چونکە یەک خێزانە وەکو یەک کەشتیە بەڵام ئەکری ئەم دوو کەسایەتی خۆیان ڕۆڵ و کاریگەری خۆیان لە کۆمەڵگا بیر و بۆچوونی جیاوازانە بێت ئەم بیر و بۆچوونی مەسەن لە حیزبێکا بێ و لە حیزبێکی کابێ ئەمە شتێکی ینی هین نییە من ئەو قەناعەتم وایە نابێ ئەم دوو کەسە بیانە فکری یەکتر مەحوکەن هەر کەسیان بێوێ ئەوی کە بێنێتە سەر قەناعەتی خۆی ئەکرێ بەس لە بەڕێوەبردننی خێزانە ڕاستەکەی لە بەڕێوەبردننی خێزانە ئەم دوو کەسە ئەگەر بە یەک ئیدارە بیر نەکەنەوە نەڵێن ئێمە یان بەو معنایە بڵێن ئێمە وا ئەکەین وەکو خێزان قسە بکەن ئەگەر هەیەکیان بڵێن من وا ئەکەم یەکیان بڵێن من وا ئەکەم کاتە بەدەری تۆڵی کەشتێکا خنتێن چکەیان نایبن بە ئاراستی باشە ئەوە شتێکی جوانە. خاڵێکی تر کە بەلای منەوە زۆر گرنگە بۆ ئەوی کەوا بەختەوەری خێزان تێک بە ئەوەی توانین هەر ئەم خاڵە بیکەن بە پێناسەی تەعاسە هەر کاتێک داواکاریەکان و حەز و ئارەزوەکان و متەطەلەباتی تۆ زیاتر بوو لە داهات و لەو شتێک کە لە بەردەستایە زیاتر بوو لەوەی کە هەتە لە ئیمکانیاتی کە هەتە کەواتە ئەمە بێتە هۆی ئەوەی کەوا بەختەوەری لە ناخ و لە خێزان و لە هەموو شتێکا تێک بە چونکە تۆ هەمیشە بەختەوەری تۆ لەوایە لەو شتایە کە تەمەتوع بەوە بکەی کە لە بەردەستایە ئەو ئیمکانێتی کە تۆ هاتە تەمەتوعی پێوە بکەیت نەک تۆ هەمیشە بۆ مەسائلی دنیای بۆ مەسائلی ژیان سەیری کەسانی سەرو لە خۆتەوە بکەیت لە خزم و کەسوکارە لە هاوڕێ برادرە لە دەرو دراوسە ئەگەر وات کرد کەواتە بە هیچ شێوازێک ناگەیتە بەختەوەری ناتوانانی بەختەوەری هەستی پێ بکەی لە ژیانی خۆتە. بەڵێ لەبەرەوە کەواتە ئەبێ ئێمە هەموو کاتێک حەزەکانمان داواکاریەکانمان متەطەلەباتی ژیانمان لە حدودی ئیمکانێتی خۆمان بێ ئەو کاتە تەمەتوع بە بەختەوەریەوە زۆر ڕاست
ئەگەر یەک بەدیخان ببوورە لەگەڵ ئەوەیە با بڵێن ئەبێ ئەم دوو کەسە ڕێکەون لەسەر ئیدارەدانی ئەم ماڵە لەگەڵ ئەوەیە بێ ئەم با بڵێن دوورکەونەوە لەوەی هەر کەسان با بڵێن بێوێت جیاوازیەکانی ئەو بسڕێتەوە بێوێ بیکا بەخۆی هەر کەسە بڵێ بێ من چۆنم بیر کردەوە قوبوڵی ئەم جیاوازیانەی کە خوای پەروەردگار لە ئینسانیات دروست کردووە قوبوڵی یەکتر بە جیاوازیەکانەوە ئەم جۆرە حەزوو ئارەزوو هەیە لە تەلەڤیزۆنە حەزی لە گوێ لەگرتنی لە شتێکە لە چوونە دەرەوەی حەزی لە شوێنێکە ڕاستە ئەم دوانە بێ بە گوێ یەکەنە بێ بەنە حەزوو ئارەزوو یەکتر هەریەکەیان بەشێک مراعاتی ئەوی کە بکە پێڵەن مراعات ئەگەر دوو کەس گوێ نێن بێ حەزوو ئارەزوو یەکتری مراعات نەکەن ئەو بەشێکە لە هۆکاری نەمانی بەختەوەری بە قەناعەتی من بەشێکی کە لە هۆکاری نەمانی بەختەوەری لە یەکتر دوورکەوتنەوەیە ڕاستەکەی خۆشەویستی تەسیری هەیە بەڵام چەند یەکتریان خۆش بێ ئەگەر بەیەکەوەبوونیان نەبێت یعنی لێکترازانی خێزانەکان ئێستا مەشغوڵ بوونە بە تێکنەلۆجیاوە ئەویان خەریکی موبایلەکەی خۆیان خەریکی ئەنتەرنێتیان خەریکی فەیسبووکە زۆر جار قسەکردنی بەیەکەوەیان کەمە یان دایک و باوکە ئاگیان لە مناڵەکانیان لێ لە ڕپۆرتاژەکەش بە واقعی ئەو شتەمان گوێرێ بۆ یەکێکە لە هۆکارەکان ئێمە ناڵێن بەس نان خواردنی بەیەکەوە دانیشتنی بەیەکەوە قسەکردنی بەیەکەوە زۆر جار ئەوە وای کردو ئەمڕۆ تەکنۆلۆژیا ئەوەی مەشغوڵ کردوین بەیەکەوە بوون نەماوە کە بەیەکەوە بوون نەماوە بەختەوەریش بە معنایەکە نەماوە ئاگای لە یەکتر بوون نییە جاران خێزانێک گەورەکەش ئاگای لە یەکتر بوون نەنەگای لە مناڵەکانی خواردتریشەوە بوو بەڵام ێستا دایک و باوکیش زۆر جار نازانم لە مناڵیان پرسە مناڵەکە لەکوێ نازانن لەکوێیە چونکە هەر یەکەو مەشغوڵە بە ژیانی تایبەتی خۆیەوە خاڵێکی کە بەداخەوە ئێمە لە پەروەردە یعنی حەدی وەسەطمان نییە پەروەردەی جاران نەتوانین بڵێن زۆر ڕقیتیا بوو زۆر معاملەی ڕقیتیا بوو پەروەردەی ئێستا زۆر نەرمیتیایە زیاد لە حەد یعنی من بە قەناعەتی من شتێک هەیە بێ یەکتر بڵێ نە ئەمە ناکرێ یعنی ناکرێ ئەم دوو کەسە هەر خەریکی تەنازولکردنیش بن بەو دەرەجەیە ئەبێ بە هەندێک شتی یەکتر بڵێن نە زۆر ڕقی یعنی هەر بێ مامەڵی زبر و ناڕەحەت نە زۆر نەرمیش زۆر بەدەمەوەیان وای لێ بێت یەکێکیانی تر بێ بەش خوراو دەرچێت من قەناعەتم وایە ژنیش و پیاویش چونکە خوای پەروەردگار باسی ئەوە کات زەوج یعنی هاوتای یەکتر معنای نییە یەکێکیان بنەمێنێت بێ وەکو یەکتر مراعاتی یەکتر بکەن نە زۆر ڕق بن لەگەڵ یەکترا زۆر ئێستا جاران ئەوە پیا و مامەڵی تون نەکات لەگەڵ ئافرەتە ئێستا زۆر جار ئافرەتەکەش مامەڵی تون نەکات لەگەڵ پیاوەکەیە ئێمە بە هەردوو حاڵەتەکە هەموو تونێکی زیاد لە حەد هەموو ڕقی و زبرێکی مامەڵی زیاد لە حەد بە هۆکارە زانین بۆ نەمانی بەختەوەری هەموو نەرمێکی زیاد لە حەتیش کە پێوترێت بە دەمەوەیان بەڵخۆکردنی یەکتر کەواکە اینجا ئەم ژیانە هەر یعنی کە ئینسانیش هەموو شتێکی دەست کەوت کەوی ئەوێ دوای ئەوە چی یعنی بەڕاستی ئەو بەشێکە لە هۆکارەکانی نابەختەوە بن کە دوو کەسە خەریکە لە ئەخیرا بێزارە من لە یەکتر لە جاخۆ من هیچ شخصیت لەوا نابینم هیچ کەسایەتی لەوا نابینم هەرچی گەڵم ئەڵە بڕۆ بکە ئەڵم بڕۆ مەڵە بڕۆ ئەڵم مێرەوەڵە مێرەوەڵە نازان وای لێ یعنی جۆرێ بەڵخۆکردنی یەکترە بە قەناعەتی من ژن و مرد ئەبێ هەست بەوە بکەن نە زۆر بەیەکەوە ڕق بن نە زۆر بەیەکەوە حدێکی وەسەط بۆ ژیان بەڕێوەبردنی ژیان بەیەکەوە دانێن نە ئیش هەبێ بەڵێش هەبێ یەکتر قەناعەت پێکردنیش هەبێ و چوونە سەر ڕێی یەکتریش هەبێ بۆی کە بەختەوەر بن ئەگینا ئەگەر ئەم خێزانە چ ژن چ پیا و بێنە سەر ئەوە یەکتر بتوێنەوە یەکتر با بڵێن بۆ یەکتر بتوێنەوە بەو دەرەجەی بڵێ وەڵام ئەو هەرچی و دەبێ قسەی ئەو بێت قسەی ژن بێ قسەی پیا بێت ئەم خێزانە بەوە بەختەوەر نابێت دەستخۆش خاتو قدەم کە لەسەر مۆزوعی ڕەسەپاندن منیش قەناعەتم بەوە هەیە کە من و تۆی نەمێنێ زۆر مهمە خێزان ژن و مرد ئاڕاکانی یەکتر قبولکەن بەدەستە جەمعی قسە بکەن طبعاً بەرنامە دانن بۆ چۆنەڵی بەردەوام هەمیشە ئەم دایک و باوکە پلانساز بن چ جۆرە خاڵێک خێزان بەرەو سەرکەوتن بەرەو بەختەوەری ئەبا بەیەکەوە بە تەفاهم بە دانیشتن بە گۆڕینی و ئاڕاکان یەکتر زۆر گرنگە بەیەکەوە من و تۆی تێ من قسەکانیان یەک خەن یەک فکرە بن و بە یەک شێوەش هەوڵی دەستەبەرکردنی ئەو بەختەوەریە بدەن و ببنە هۆکارێک کە ڕێگر بن لە دروستبوونی درزێک یاخود ناڕێکی هەنا بەختەوری لە خێزاندا جەنابەت ئیشارەت بە مۆزوعی تەکنۆلۆژیادا و لە مۆزوعی وەسەطیت لە خێزاندا منیش قەناعەتم وایە نەپیا ئەوەندە ڕێکی و ڕق بێ کە ژن وەکو دێوەزمە سەیری بکە و خەوفێکی لێی هەبێ حەدی وەسەط تەوازن ڕابگرێ شەهامەت و پیاوەتی خۆی لە خێزاندا ڕابگرێ کەسایەتی و شخصیەتی خۆی بسەلمێنێ نەک دیکتاتۆر و دڵڕەخ و بێبەزەی بێ هەست و سۆزی هەبێ بەڵام جۆرێک وەکو جەنابەت ئیشارەت پێدا ئیداریات و بەو جۆرە نەرمیێژ لە حەد بە دەرکەژنداڵ بە بەسەری ئەوە بەڕاستی جێگەی هەڵەیە وەژنیش بە هەمان شێوە بەڕاستیە بێ بزانێ پێگەی خۆی ئافرەتی بوونی خۆی ئەطف و سۆزی ئیدارەدانی ئەمەش گرنگە بۆ خێزان لە مۆزوعی تەکنۆلۆژیا جەنابەت کە ئیشارەت پێدا خات و قەدەم خێر هەندێک خێزان بە مافی ئەزانێ خاتون نەرمین لە کاتێکدا کە مۆزوعی تەکنۆلۆژیا
لە خێزان دابوونی هەبوو ئایا تەرخەتی ئینتەرنێتە فەیسبووکە ئایا مانەوە بەردەوامانەوە لەسەر لاپتۆپەکەی ئایپادە هەر شتێک لەم بابەتانە جاری وایە بۆ مناڵ ئەمە بەڕەهایی نابێ بەڕاستی بۆی دەستەبەرکردی ناکرێ ناوی لێ بنەی مافێکی ڕەها ئەبێ هەموو شتێک طبعاً بە سەعات بێ بەکار بێ بە جەدول بێ بەرنامە بێ بە ڕقابە بێ تۆی دایک تۆی باوەگە بێ بزانی ئەم مناڵە ئەم کچایە ئەم کوڕەیە ئەم هاوسەرەیە ئەم خێزانە لەگەڵ کێ ئیتیسادیە کۆمۆن بکێ نووسێ لەگەڵ کێ هاوڕێتی داوای هاوڕێتی لەگەڵ کێیەکە کاتەکانی چۆن بەسەر ئەبە چەندین خێزان بە بۆنی ئەم حاڵەتی تەکنۆلۆژیا تووشیش لا ڕێبوون من جاری واژ نومێر لە ژوورێکە ئێمە ئەو کەیسانەمان هاتۆتە لە ژوورێکە کۆمنتیان بۆ یەکتر نووسی و پەیوەندی خۆشەویستی و علاقەیان دروست کردووە کاتێک موعیدیان بۆ یەکتری داناکاگەن بە یەکتری سێرەکەن هاوسەر یەکترن و تەلاق کەوتۆتە بینیانەوە بەڕاستی ئەمامە من ئەم مۆزۆی تەکنۆلۆژیاگەر وەکو ئێمە لە ڕووە ڕۆشنبیریەکەیە وەکو خزمەت بەکاری نهێنین کۆمەلگا بەرەو ڕوخان و پوکانە و لە ناوبردنەبە یەکێکتر لەو خاڵانی بۆ نەمانی بەختەوەری ڕەشبینیە خات و نەرمین لە بینی ژن و مێردا لە ئاسی یەکتری يعني بچای دژمناتی سیرکردنی یەکتر زۆر يعني گرنگە ژن و مێرد گەشتبین بێ بەرامبەر بەو ژیانی کەتیایە بەڕاستی ئەژی نەک بە ڕەشبینی سەیری مێردەکەی بە پیاوەکە بە هەمان شێوە یا تەڵەبات و داواکاریەکانی وابێ لەگەڵ واقعی یەکتریدا نەگونجێ جاری وایە تۆ تەوێ معالەجەی کێشەیەکی خێزانی بکە خات و قەدەم خێر خات و نەرمین لە کاتی معالەجەی کێشەکەیە بۆ چارەسەرکردن و بنەبڕکردنی ئەم کێشەیە ئاڕاکانیان وەرەگری شەرت و مەرجەکانیان ڕیزەکەی بەڵام سەیرەکەی دیکتاتۆریەتی زۆر عجیب هەم لە ژنەکەدایە هەم لە پیاوەکەیە بۆ منە پیاوەکە کۆمەڵێک مەرج بۆ ئەم ژنەدا ئەنێ یەکەم مەرجی سەرەکیەوە قەتعی سیلەی ڕەحم و پچڕانی سیلەی ڕەحم بە هیچ شێوەیەک نابێ سەردانی کەس و کار و پێگەی کۆمەڵاتی سفرەکاتەوە ئەمە مەرجە کەجێگەی قبول نییە هەر خوای گەورە و مافی پێداوە مطلقاً حرامە ئینسان بتوانێت ئەو مافە لە خێزانەکەی زەوتکە یا دەوامێکی وەزیفی هەیە ئەو وەزع وەزیفی لێ زەوتەکە یا کۆمەڵک حاجە پێداویستی خۆی هەیە بەچوونە دەرەوە بێ مافرەتە تایبەتمەندی خۆی هەیە دەستەبەری کە ئەمەی لێ زەودەکە بۆ ئەوەی مە بەحساب ناوی ئەنێ چارەسەری کێژە ئەم کۆمەڵە خاڵی ڕیز کردووە یا خێزانەکە بە هەماشێ کۆمەڵک مەرجی ڕیز کردووە بۆ نمونە ئەم پیاوە داهاتی ئەوەنەیە کە حەماڵیەکە بۆ نمونە عەربانەیەکی پیا موچەیەکی مەحدودی هەیە تەڵەبی ڤێلایەکی لێکە سارێکی مۆدل بەرزی لێکە چەند مسقال ئاڵتونی لێەکە کە بۆی ئەم جار ئەم مەرجە قورسانی داناوە ئەگەر مەرجانم بۆ جێبەجێ نەکەی جارێکی تر من ناگەڕێم وڵات یا بە مەرجانە و من تۆم قبوڵە ئەمانە بەڕاستی من بە ئەو پەڕی نەحاڵبوون ێزانم بە ئەو پەڕی دیکتاتۆری تێزانم لە ژنەکە بۆ پیاوەکەش بۆ ژنەکە بۆیە من زۆر پێم گرنگە ژن و مێ ڕەشبین نەبن بەرامبەر یەکتری ئەگەر هەندێک خاڵ بەڕاستی خاڵی جەوهەری هەن بۆ دەستەبەرکردنی بەختەوەری خێزان بۆ گەڕانەوەی بەختەوەری خێزانەکەت بۆی ئەو مناڵانە بە تووشی تۆ لە خێزانەکە کە ژیای مناڵ دێتە دنیاوەنیە من بەڕاستی جاری وا چوومەتە معالەجەی کێشەی خێزانێکەوە گەنجەکان چەند جار هەوڵی خۆکوشتنیان داوە بە بۆنی دایک و باوکەوە مەحروم بوون لە خوێندن لە کۆمەڵێکی وە ئاواتی خۆیان وازیان هێناوە لەبەرەوەی هەمیشە ئەم خانەیە ئەم لانەیە ئارامی تێک چۆ هەمیشە لە جەنگ و ئاشوب و کێشەدان بۆیە من ئەوەم پێ گرنگە خێزانەکان بە ڕەشبینی سەیری یەکترینەکە بە تایبەتی ژن و مێرد بەدرێ خان بەنسبەت قسەکانی جەنابتەوە من ئەڵێم پەیوەندی ژن و مێردایەتی ئەبێ بە شێوازێک بێ دڵخۆشکردنی یەکتر یا جێبەجێکردنی پێداویستەکانی یەکتر و داواکاریەکانی یەکتر لەسەر ئەساسی خۆشەویستی بێ لە ترسانە بێ بۆ نمونە ژنەکە لە ترسا پێویستەکانی مێردەکە جێبەجێ نەکات لە خۆشەویستیە بۆی جێبەجێکە عنی بە زەوق و بە سەلیقە و بە هونەرەوە بۆی جێبەجێکە نەک لە ترسا بۆی جێبەجێ بکە پەیوەندیەکە بێ لە ئاستێکا بێ کاتێک کە پیاوەکە ئەچێتە دەرەوە ژنەکە نەڵێ هەناسێ هەڵ کێشە بڵێ ئۆخەی نەجاتم بوو کە پیاوەکە هاتۆ بڵێ ئیباوکە گیان هاتۆ دیسان یعنی بەجێهێشتنیان لەسەر ئەساسی خۆشەویستی بێ گەڕانەوەشیان ینی بە حەزەوە بێ ینی حەزکە بگەڕێتەوە بیبینێت و دیسان ژیان بەڕێکەن خاڵێکی تر بەڕاستی بۆ نەمانی بەختەوەری بە هەڵە تێگەیشتنە لە مەسەلەی ئیستیقراربوون و سربەخۆبوون کاتێک ئێماڵێن خێزانەکان سربەخۆ بن کاتێک ئاڵێن گەنج ئیستیقرار وەرگلێژیانی تایبەتی خۆیە ئەمە ئەوە ناگەێنێ ئیتر لە هەموو پەیوەندیەکانی دەوروبەری داببڕێ بە تایبەتی کە سوکارە نزیکەکانی بۆ نمونە لە ماڵە خەزوران بۆ نمونە لە ماڵە باوان یعنی ئەمە ئەوە ناکرێ ئەم دوو کەسی ئەنانی بن تەنها خۆیان ببینن تەنها مەبەستیان بەرژەوەندی خۆیان بێت نه کاتێککە ئەم کچە ئەچێتە ناو خێزانێکی تازەوە تازە ئەبێ بە ئەندامێک لەوان بە زۆری لەناو ئەوانە ئەژی کەواتە ئەبێ هاوسەنگیەک ڕاگرن هەم لەسەر بەخۆبوونەکەوە هەم لە ڕازیکردنی ماڵەباوانی هەردوولە
یعنی ئەم ئافرەتە پێی خۆشە ئەم ئافرەتە پێی خۆشە کە ئەچێتەوە بۆ ماڵە باوانی مێردەکەی لەگەڵ یابێ مێردەکەی لە بەرچای ماڵە باوانی ڕێزی لێ بگرێ بە هەمان شێوە کوڕەکەش کە ئەچێتەوە بۆ ماڵە باوانی ئەم ژنەی لەگەڵە ئەم ژنە لێ بیانی پێنەگرێ ئەم ژنە لێ بێڕێزی نەکا بەرامبەری ئەم ژنە لێ نێشکێنێتەوە یعنی باوکو کە سوکارەکەی نزیەکان بەڵێ یعنی ئەمە ڕاگررتنی هاوسەنگی کەواتە گەنج نابێ بەهاڵە لە مەسلەی سربەخۆبوون تێبگا کە ئیتر ئەمڕۆ تۆ عادەتەن ئێستا گەنجی ئەمڕۆ کە ژنە هێنێ هەمووی سربەخۆی هەمووی ماڵی جیا وەکو جاران نەماوە لەسەر ماڵە گەورە بێ خۆی ڕاستە ئەمە حاڵەتێکی ئیجابیە بەڵام نابێ بگاتە ئەو حاڵەتی کە بە سەلبی تەماشا بکرێت و زیان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە کەسە نزیکەکان بگەێنێ خاڵێکی تر لە مەسلەی ئەوەی کەوا بەختەوەری ناهێڵێ بەڕاستی گەنج بەبێ خۆ ئامادەکردن ئەچێتە پرۆسی هاوسەرگیری لەوانەیە بڵێم تا ڕادەیەکی تۆزێ زیاتر کچان لەبەرەوەی تۆ کاتێککە ئەچی بۆ داوای کچێک دایکەکەی یا باوکەکەی پێتەڵ ئەلە وەڵای با پێت بڵێم بۆ کۆی چۆن ئەیخێتە مەکتەب هیچ نازانێ خواردن نازانێ نازانم چین ئەوە نازانێ ئەوە نازانێ بەڵام خوا هەڵ ناگرێ ئەگەر بیبیتە بازار ئەزانێت چۆن مۆدیل هەڵبژێرێ ئەزانێت چۆن پارە سەرفکە لەوانە عەقڵ و سەلیقەیەکی باشی هەیە بەڵام بۆ مەسەلەی ڕاگررتنی پەیوەندیەکان ئیدارەدانی ماڵەکەی بەڕێکردنی میوان و هەروەها چۆنڵی خواردن پاکڕاگررتنی ماڵ بۆ ئەمانە سێرەکەی هەر لە ماڵەوە پێشەوەی هێنابێتی پێتەڵێنە لەم وەڵام ئەم شتانە نازانێ ئەم شتانش بەڕاستی ژیان هەر ئەو ڕۆمانسیەتە نییە کە تۆ لە سەرەتای ژیان و ئەچیتە ناوی یعنی چۆنەڵی وکوتم مانگی هەنینەکە هەمووی مانگە هەنینەکە نییە بە خۆزگە ژیان هەمووی هەنگینی بووە ینی وانە کە تۆ هەر ژیان وا بزانی تر گەڕانە و گەشتە و پارە سەرفکردنە و ئەوەیە تۆ کاتێک ئەەکەیتە ناواقعەکە و ئەم واقعە کۆمەڵە مەسئولیاتی زۆر گەورەی تایە هەر لە بەڕێکردنی میوانەوە بگرێ هەر لە گونجان هەر لە تەفاهم هەر لە یەکتر قبولکردن هەر لە سنگفراوانی هەر لە لێبوردەی ئەمانەی تایە هەتا کۆمەڵە مەسئولیاتی گەورە کە تۆ ڕوبەڕووی خێزانێکە بیتەوە ئەم خێزانە کە ئەچیتە ناویان هەریەکەی تەبعێکی هەیە هەریەکەی بۆچوونێکی هەیە هەریەکە بە شێوازێ بێ مامەڵی لەگەڵاکە هەریەکە بە شێوازە ئەبێ ڕازیکەی لە خۆت کەواتە پێم وایە ئەگەر گەنج مهەیەتر بچێتە ناپڕۆسی هاوسەرگیری کە ئەویش خۆشببختانەیە یعنی ئەمڕۆ لە ڕێگەی ئەو سنتەر و دەستگا و ڕێکخراوانەی کە هەیە ئەکرێ بڵین دەورات بکرێتەوە بۆ ئەو گەنجانە کە ئەچنە پرۆسی هاوسەرگیری یعنی ئەم گەنجە مەسەلەن بۆ لە هەر شتێکا کە خۆی حەزیلەتی پەکی ناکەوێ کەواتە ئەبێ بۆ شتە ئەساسیەکانی ژیانی خۆی کە هۆکارێکە بۆ بەختەوەری ئەگەر ئەوەش نەبێ ژیانی بەختەوەر نابێ بە هەمان شێوە خەمخۆر بێ و هەوڵ با بۆ دەستەبەرکردنی ئەوە ئیجا یەک خاڵی ترم ماوە مەسەلەی بەختەوەرکردن بەڕاستی هونەر و سەلیقەیە تۆ بتانی بەرامبەرەکەت بەختەوەرکەی ڕاستە ینی هەموو ژن و مێردێک لە 100% ناتوانن یعنی لە یەکتر ڕازی بن بەڵام تۆ ئەگەر لە 180 لە پیاوەکە ڕازی بووی کەواتە نیسبەتێکی زۆر باشە پلەیەکی زۆر باشت بڕیوە ئەتوانی چاوپۆشیت هەبێ بەرامبەر بە لە سا 20ەکە یا بەرامبەر لە سا 30 ئەتوانی چاوپۆشیت هەبێ بۆیە من ئەڵێم بەدەستێنانی بەختەوەری هونەر و سەلیقەیە و هیچ پەیوەندێکیشی بەدرێخان بە بڕوانامە و پۆست و ئاست و مەنسەب و ئەمانەوە نییە وەک لە ڕیپۆرتاژەکە بینیمان ئەڵێ خێزانە کۆنەکان زیاتر بەختەوەر بوون بۆچی خێزانە کۆنەکان زیاتر بەختەوەر بوون لەبەرەوەی هەرچەند ژیان قورس بووە بەڵام ژیان سادە بووە ئەوان ینی بەختەوەریان چەشتووە بەختەوەریان لە ژیانی خۆیانیانە چەشتوو هەستیان پێ کردووە بۆیە بەختەوەری بڕوای پەیوەندی بە بڕوانامەوە نییە وڵا ئەمە کەسێکی زۆر خوێنەوە خۆ ئێستا خەڵک چاوکراوەترە ئێستا خەڵک خوێنەوارترە ئێستا خەڵک وەسائلی ژیان لە بەردەستیات زۆر دەستەبەرە زۆر لە بەردەستیاتی بەڵام سیرەکەی بەختەوەری کەمە لە کاتی خۆیان ژیان زۆر قرس بووە ینی ژن شان بەشانی پیا و جوتیاری کردووە باغداری کردووە بەڵام ئیشی ماڵیشی کردووە مناڵیشی پەروەردە کردووە مناڵیشی زیاتر بووە خوێنواریشی کەمتر بووە چاوکراوەتریش نەبووە وەسائلی ژیان لە بەردەستیان نەبووە ینی هەر لە قاپشۆردنەوە بیگرە هەتا جلشۆردن و هەتا ئامادەکردنی خواردن و هەتامانە هەمووی ئافرەتەکە خۆی کردوێتی بەدار نانی کردو بەدار چێشتی لێنەوە ئێستا لە هەموو ئەو وەسائلانە لە بەردەستی ژنی شایە و کەچی خۆشی بە بەختەوەر نازانێ بۆیە بەختەوەری بەڕاستی سەلیقەیە هیوام وایە هەموو تاکێک بۆ بەرژەوەندی خۆی بۆ خۆشببختی خۆی بتوانێ ینی ڕێی لەو هینە بکەوێ ڕێی لەو سەلیقەیە بکەوێ ڕێی لەو هونەرە بکەوێ بە دوایە بگەڕێ بۆی بتوانێت خۆشی دەوروبەریشی بەختەوە یەکێکی کە لە حاڵەتەکان نەرمین خان یعنی ئینسان بێکەم و کوڕینیە خۆی گەورەی ئینسانی وا دروست کردووە
كل بني آدم خطاء هم كسر به هلاو كم كوري نقصانية كي تعدل زبيت قبول لكني هلاو كم كوري يكتر والدواء اللي بردنا كردن لا يكتر يكل بنا ما كان بوي بيكوبون بمعنى تويا كتوبهم كم كوريانو أم كسر قبول بيت راس أو هولي خوتاك نقابل أم كهلاي كي هبو دواء اللي بردن بكاد بلا هول بعد تنازل كابلا أمشتي من هلاي كم كوري دواء اللي بردنا كم جاري كدوبارينا كمو بالنسبة بياوي شو آفرتي شو حالته ضرورة ودايكو باوك أجر واب كان إنجا من على كان يعني فيدي أو حالته عبد كدان بهالي خوينا بنين أشتك كزانية نقصانية هالي كم ترخمية بلان براسي أو هالي كم ترخمية بيوست دواي لبردنا كم هولا كم دوبارينا كمان بقناعتي من الخزان دا أجر دايكو باوك أما أنهبي أجر جنومير بيك وما أنهبي هل كسي كان هالو كم كوريها بو دواي لبردن كاوي كاش بس إنك فرعون باسي وما كده كبيغمري خاص الله عليه وسلم باسي أواكات كبوشوا يكفرنا العشير نبن عفرتان دائما بلان والله خير من لخو من نبينيوا وبالنسبة حتى بالنسبة بيواني شانه بيواني خاصة أصلا فرمودي هيك أفرمي يك كان بوينيني كمكوريك باوانا كادي ترى شيء كان يتيله بيربيته شتا كان شيء بيربيته أنا كواتج نونيت أجر هلاو كمكوريان ليك تربيني يكم يعني باوانا زانيت الدنيا كوتايات والله جنا كي نقصاني كيان بياو كي نقصاني كي كانوا إنسان نقصانه إنسان ببي نقصاني نابي وداوي لبردن كردن يك كلاش تجوانا كان بزور كم بكمي نزانه دقر داوي لبردن ليكتر كان لكمكوري يكتر داوي لخوشبون كانوا ليكتر ببورن وبوي من على كان شان لسر أما في شو كان دايك واقص بين جيرة خون بدز من على كان يعني كتنازلنا كان لهلا وكمكوري كان إخوان وازنا يعني بوي أوانش فير كان أجر كمكوري وكم ترخمي كان هبوك أوانش فير كان داوي لبردن كان هولي شارع سري كيش كان بزماني قفتوجو هولي شاكرني غلطة كان بزماني قناعات بيكتر كان بلا ميتو أم كمكوريتي أم هلايتي من داوي لبردن كم هول بام دوبارين أجر يقص بيته بالنسبة أو خالي جنابته ما أجر قفتوجو هبه ببردوامي لنيوان شنو مرد بو حالتكاني خوان نەکدا لە بردون ئەکرێ ئەگەر کێشش نەبێت لە نێوانیانە جارجارە دانیشن تۆ لە چی من ڕازیت لە چی منیش ناڕازیت لەو شتانی کە ڕازیە با برێوی پێبا لەو شتانەشی کە ناڕازیە با هەوڵ بە هەر جارە و یەکێ لەو خاڵانە بسڕێتەوە ئەمە ئەبێتە هۆکاری بەختەوەری بڕوا دەکەن خێزانی وا هەبوو مەسەن ئافرەتەکەی پیاوەکە وتێتی من جاری وای مێردەکەم عاجز ئازانم لە شتێکی من عاجزە بەس نازانم چییە چونکە نەیڵێت ناڵە غەڵەت ناڵە غەڵەتەکە ئەمێش نازانێت لە چی داوای لە بردن بکە یعنی نەمانی زمانی گفتوگۆ دانان بە هەڵەی و کەم و کوڕیەکان یەکێکە لە هۆکارەکانی نەمانی بەختەوەری بس خوش خاتم قدم خير طبعا هم خاتون بابتك جواني وروجان هم جنابه طبعا جنابه دي شارد بموضوع الرأسي خزان ذاك دايكو باوكا ام داي ام مناله تمثيلي دايكو باوكا كزور جرينجا دايكو باوك قدوه كي زور لراسي سركوتوبن بردوام سبحان الله كروكج او تمثيلي مناله كان دوباراكات بندو عبره لحياه وبختوري وجيان وتعامل وهالسكوتي ام دايكو باوكا ورقري جنابه دي شارد بموضوع واعي نبوني جنجا كان داكاتنا بروسيها وسرجيري وخاتو قدم خير خاتون من بابت جواني وروجان بيقمان منيش رأيه جنابتم هيا كدراسة كيسير كم جنجانا كاتشنا بروسيها وسرجيرية وهل لسر هستو صوت لسر أطف لسر أو جو الرومانسية كخاتو دروين إشاري بيدا هنجاولين بلام نا مفروزة دايكو باوق براسي أمد سازيبو أو نالانا بو أو قرب أو كتب كان يسوي دراسة ما كروا جنج خاوني إرادي خوينية راس بيتش خد مختارية قرب بقرا خانو كيسر بخولاني كيسر بخو بخد دست بكاتية بروسيها وسرجيرية بلام سير كي لهنجاونان ودرجة دام بجياني هاو سرجيري سەرکەوتو نابن ئەگە دراستان کرد بێ سەیرەکە خێزانەکان تەڵەبی یەکەمیان سەربەخۆی ماڵی جا کاتێک گەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە بەڵام لە نیوەیە ئەپسێن تووشی مەلە لەبن ئیدارەدانی خێزانیان پێ ناکرێت لەبەر ئەوەی ئەو بیئەیەکە تایە دروست بۆ تایە گەورە بۆ تایە پەروەردە بووە پێچی ئامادەکاری بۆ نەکرابێ ڕانەهێنرابێ وە تەوجیه نەکرابێ یا هەندێک دایک و باو ڕێی وایڵێ هەر ئەم مەوزوعی ژنێنانشکردنە دێوەزمەیە بەڤەیە خەتەرناکێکی گەورەی نابێ باس بکرێنە هر عادة سبحان الله قد دراسة كي سيرك كتشكا سيرك سبحان الله فطرتي أم كتشوايا سبحان الله خوي جورا بوي ناس ناوي دايكاتي لأفردنا دايكاتي كمنية بيغمبر يكرم عليه الصلاة والسلام قاد باسي أجر سواء براستي بعد عشتكيكا خوي پروردگار شون باسي لوكا بهجر شر بي دايكانا أم ناس ناوي كمنية بو أفرد نابي بكمي بزانك وخاتو نرمين إشاري بيدا دايك أفرد رجزي أفرد أجر هر بيجيكي وظيفي هبه دايكا إنتاجي برهميني من على پروردگاري من على خدمتك من على بلام أوج ناقيني أما بهمو معناك براسي دسا باجا كري أكيد بخريت السر بتشوسين جيتا حقوقي بيشيل كري ما في زود كري هاو كارينا كرينا بلام أبي أوش بيجي خوي رولي خوي كاريجري خوي لكم القادة بسلماني زور جرجا أوي من بدين كربي كيز خادو قدم خير خاتون المين اللي هو كاركاني نابختوري ضل بيسيا
کە بەڕاستیمە دەردێکی کوشندەیە لە خێزانەکاندا بە تایبەت گەنجەکان کە ئەستە پرۆسی هاوسەرگیریەوە. من بە سێ خاڵ مۆزوعی دڵپیسیم هێناوە. دڵپیسی بە سێ قۆناغ باسم کرد. یەکەمیان دڵپیسی وەکو حاڵەتی غیرەی بۆ نمونە کوڕ و کچێک کاتێک گەچنە پرۆسی هاوسەرگیریەوە من باز لەو کوڕ و کچانەکەم کە بە حەڵاڵی دەستنە ژیانی هاوسەرگیریەوە کە بە ئەوینداری کاری حرامیان نەکردووە گەنجانێکی پاکن ئەو پاکانن کە خوای پەروەردگار باسییان لێوەکە پاکەکان بۆ پاکەکان و خراپ و پیسەکانیش بۆ یەکتری عادەتەن ئەو ژن و مێردا ئەو کوڕ و کچەی کە بە پاکی و بە بێ حاڵەتی ئەوینداری خۆشەویستی ئێستا پرۆسی هاوسەرگیری لە ڕوانگە شریعەتی ئیسلامەوە بێحەد لە کاتی پرۆسی هاوسەرگیری و مارەبڕی نەخوا محەبەت و خۆشەویستیەک دروست دەکا بۆ هێک ئەتوێنەوە لە هەست و نەست و هەڵس و کەوت و هەستان و دانیشتن و خواردن و خەوتن و سەفەرکردنا لە زیهنی یەکان لە فکری یەکان لە بیری یەکتریان هیچ کاتێک لە مێشکێکتر سبحان الله لە یەک دانابڕێن. ئەمە وا ئەکات ئەم کوڕە هەمیشە ئەم دەستگیرانەی پارێزێ ناموسی پارێزێ کەساتی پارێزێ جوانەکەی پارێزێ ڕگەزی بەرامبەری سەیری نەکا پارێزگاری لێ بکە ئەمە ناگاتە مۆزوعی خەتەرناک ئەم کوڕە ئەیەوێ ناموسی کەسایەتی جەوهەری لێ هاتووی ئەم ئافرەتە پارێزراوکە و نەک هەموو دقەیەک کاڵسوکەوتی کرد ڕۆی بۆ شوێنێک چوو بۆ کافتریا چوو بۆ شوێنێک بۆ سەیرانگایەک بۆ بڵێ بۆ ئەوە بۆ سەیر دەکایە بۆ ئاوای کردبی کا بە شەڕەجەنگ نا بەس لە حاڵەتێکدا محەبەتەکەی هەست و سۆزەکەی ئەوەندە زاڵ بوو کەیتر ئەوێ بیپارێزێ ئەمە طبیعیە لە ناخیدا بێ بە عەمەلی نەیکاتە شەڕەجەنگ. یەکێکی تر لە خاڵەکانی دڵپیسی سبحان الله ئەمە جاری وایە غیرەیە ژن بۆ پیا و پیا بۆ ژن جاری وایە پیا و طبیعەتی وایە حەزەکە هەمیشە لەگەڵ هەست و نەستی ئەم خێزانەیە بێ بۆ کوێچوو گەیشتە کوێ کەی لەگەڵا بوو بێ بە دوایە کەی تەواو بێ لە هەموو هەڵسوکۆتێکی لە هەموو سەفەرێکی لە هەموو میواندارێکی لە هەموو شوکارێکی لە هەموو ڕۆشتن بەڕاستی بە ڕێگاکدا ئەم هاوسەری لەگەڵا بێ و لە هەنگاوەکانی هەواڵ پرسێ لە کوێی تەواو نەبووی مەوعیدەکە زۆری خان ئیشەکە چیە ئەمڕۆ بەرنامەتی ئەمە ناگاتە حاڵەتی دڵپیسی من ئەوە ئەگەێنمە پێچی جۆرێکی تیاابێ بەڵام ئەمە بێتە پاراستنی ئەم ژنە بێتە دڵسۆزی من ئەبێ ئەم جارێک بە خوشکێکم و دێ بێ سپاسی خوا بکەی ئەم ژن ئەم پیاوە قەوامەی تۆی ئەم پیاوە سەربەرزی ڕاست و چەتری تۆی ئەم پیاوە هۆکارێکە بۆ پاراستنی کەسایەتی تۆ و محەبەتی بە هەیە حەز ناکە دەموچاویش نەکەی بینە حەز ناکە لەگەڵ یابێ حەز ناکە لێی نزیک بێ حەز ناکە چەند ڕۆژێک بیبینێ ئەمە لێرەدا ئەمەمان بۆ دەرەخات کە ئەم پیاوە محەبەتی لە ڕادەبەدەری بۆ ژنەکە هەیە بۆ ژنەکەش بۆ پیاوەکە ئەوەی کە جێگەی مەترسیە و کۆمەلگا لێ ئێترسێ بەڕاستی هینە بۆ نمونە دڵپیسی گوماناویە هەیە بۆ نمونە بەرامبەر بە هاوسەرەکەی گومان ئەبات لە هەڵسوکەوتی لە کوێی بۆ کوێت و چیت خوارد کرد لەگەڵا ئەمە بۆ جاری وایە بە سەوتی تەلەڤیزیۆنەکە دڵپیزە کاڵا دێ بێ بە سەوت خارجی بزانم ئەو هەواڵ بە پیاوێکی غەریبە لێ تێگا یاڵێ بزانم دەنگی مناڵەکان دێ هەیە ئەخەوێ دەستی بەدەستیەوە ئەبەستێ ئەمە بەڕاستی گەیشتۆتە ئەو پەڕیاژن هەیە بۆ نمونە هەر کە تەلەفۆنی کرەوە لێکوێ کرد لەگەڵا چی ئەخۆ جۆری بۆین باخەکە چێ بۆ جۆری بۆنەکەت و عەترەکە چێ لەگەڵ کێ دانیشتووی کرد لێ نزیکەمانە دەردێکی کوشتندن کە بەڕاستی خێزانەکان بەرەو هەڵوەشان و نابەختەوەری دەبن یەکێکی تر لەو خاڵانە کە بەڕاستی کە ئینسان بەرەو نابەختەوەری دەبات ئێمە ئەمە گەرمانی خۆمان لە حاڵەتی بەختەوەری بپارێزین بە هەستی بەرپرسیارانەوە بۆ ژیان بڕوانین ئەم کوڕە وەکو کوڕە سەڵتەکەی جارانی هەستی بەرپرسیاریتیا بێ لە ئیدارەدانی خێزان لە زەبتۆڕەبتی خێزان لە ڕاگررتی دڵی خێزان و ئافرەتیش پێگەی خۆی و ئافرەتایەتی خۆی بسەلمێنێ و بیچەسپێنێ لە کۆمەلگادا چۆن کەسایەتی خۆی پارێزێ خانوازام لە کۆنتترۆلی شارەتمان پێکەن بەرنامەکە لە کۆتایی ئەو هۆکارانەی کە بەختەوەری خێزان تێکەن لەسەری ڕۆژین ینی مافی خۆیمان پێ بەڵام لە کۆتایی بەرنامەکە پێم خۆشە ئیشارەت بە کۆمەڵە شت بن سیمای کەسانی بەختەوەر سیمای خێزانی بەختەوەر ئەو کەسان ئەو خێزانانی کە بەختەوەرن هەمیشە دڵخۆشن هەمیشە ئارامن هەمیشە ئاسوودەن هەمیشە خەڵکانی گەشتبینن هەمیشە ئامانجدارن لە ژیانە دواتر سیمای پیری زۆر درەنگ لیان دەرەکەوێت چکە کەسانی زۆر بەختەوەرن یەکێکتر لەو خاڵانە یعنی کەسانی بەختەوەر خاوەن کەسایەتی بەهێزن خاوەن کەسایەتی دامەزراون جگە لە فریاکەوتنی خۆیان و بەختەوەرکردنی خۆیان بەڕاستی فریای دەوروبەریش ئەکەون ئەتوانن هۆکار بن بۆ بەختەوەرکردنی خەڵکانی تر بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵکی تر بۆ گوێگرتن لە خەڵکانی تر
بۆیە کەسانی بەختەوەر خێزانی بەختەوەر بە ئاسانی بەسەر کێشەکاناتی ئەپەڕن بە ئاسانی نەخۆشیەکانتی ئەپەڕێنن بە ئاسانی چەرمەسەرەکانی ژیانتی ئەپەڕێن یعنی چۆن لەی ژیانیان بە ڕۆحی ڕاضی وەرگرتو لەبەرەوەی کەسانی بەختەوەرن زۆر کێشەکان قوڵ ناکەنەوە زۆر بۆی ڕۆناچن زۆر لە حەجمی گەورەتری خۆی نەیەن بە کێشەکان و هەروەهایەکی تر لەو سیمایانی خێزانی بەختەوەر خێزانی سەرکەوتون سیرەکەی مناڵیان پەروەردەیەکی جوانی هەیە خۆیان کەسایەتی بەهێزن خۆیان لەناو دەرودراوسەیە لەناو کە سوکارە لەناو ڕەفیق و برادەرە هەمیشە شایەتی خێریان بۆ درێ هەمیشە سیفاتی جوانیان باز ئەکرێ بۆیە عنی خێزانی بەختەوەر کۆمەڵێک سیما هەیە تۆ بەم نیشانانە لە خەڵکانی تری جێ ئەەکەیتەوە کەسێکیش بەڕاستی ئەگەر خۆی بەختەوەر نەبێ ناتوانێت کەسانی تر بەختەوەرکە وەکو مەسەلە عەرەبیەکە لە فاقد الشيء لا يعطيه ئەگەر تۆ خۆت بەختەوەر نەبی ناتوانانی بەرامبەرەکانیش بەختەوەرکەی جەنابتان ئەگەر شتێکتان هەبێ لەسەر ئەوەی کە باسمان نەکردبێت چکە کۆتایی بەرنامەکە بەڵێ ئەگەر بە کورتی لەسەر ئەوەی ینی گرنگی بەختەوەری لە خێزانە بەم سیمایانە دەرەکەوێت دەگەر خێزان نابەختەوەر بۆ بێ بزانێ زۆر شتی لە دەست چووە بۆیە هەر لە سەرەتای دروستبوونی خێزانەوانە پێویستە بیر لەوە بکەنەوانێ ئەم چۆن پرۆسەی بەختەوەری لە خێزانە پارێزراوە بێ و چۆن خێزان خەمخۆر و مشورخۆری یەکتر بێ و بیر لە داهاتووی مناڵەکان یعنی بەیەکێکە لە سیمای بەختەوەری خێزانەوەیە لە بیری داهاتووی مناڵەکانەیە چون خێزانە خۆی لە ئاشوب و کێشەیە بێ ناتوانێت خەمی مناڵەکانی بخوا یەکێکە لە گرنگترین بابڵێن هۆکارەکان بۆ مانی بەختەوەری لە خێزانە و بەختەوەربوون و دروست نەبوونی نابەختەوەری نهێنی پاراستنی یەکتر و پاراستنی کەسایەتی یەکترە نشکاندنی یەکتر ئەم دوو کەسە بۆ یەکتر حتا ئەوەی کە جەنابەت باس کرد لە بێمتمانەیی زۆر جار شکاندنە بۆ یەکتر ئەگەر ئەم دوو کەسە بۆ شێوەی متمانیان بە یەکتر نەبوو یەکتر ئەشکێنن شخصیت یەکتر ڕشکێنن ئەمە هۆکارێکە بۆ نەمانی بەختەوەری لە خێزانەکانە پێویستە ژنومێت یەکتر وەکو قەڵاوا بن بۆ یەکتر پارێزن ئەو هونە لیباس و سەرکەوتنی هەریەکێکان سەرکەوت بۆ ئەوی تر شکانی هەرێکێکیشیان شکانە بۆ ئەوی تر من چۆن پارێزگاری لە بەرژەوەندی خۆمەکە پارێزگاری بەرژەوەندی بەرامبەرایەتی و نهێنی و پاراستنی باڵێن شتە گرنگەکانی یەکتر بە قەنەعەتی من ئەمەش هەر لە ئەوڵی باڵێن پەروەردەکردنی تاک پێویستە خێزان بیر لەوە بکاتەوە تاکێک پەروەردەکە مەسئولیت هەڵگر بێ هەز بە بەرپرسیارەتی بکە و بزانێ موسسەی خێزان چەند گەورەیە و پێویستە چۆن پارێزگاری لێ بکەی بەختەوەربوون لە خێزانە چەند گرنگە بۆ بەرهەمهێنانی چونکە یەکێ لە ئەرکەکانی خێزان بەرهەمهێنانی نەوەیە بەرهەمهێنانی تاکی تەندروست بە خێزانی تەندروست دەکرێت پێویستە پێی بەرێ بە گرنگی بەختەوەری لە خێزانە بۆی تاکی تەندروست پەروەردە بکات ئەمە گرنگترین ئەو خاڵانە بوون بۆ ئەوەی کە ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە بەختەوەری لە خێزانە بەردەوام بێ و نابەختەوەری لە خێزانەکانمان دوور بخەین بۆ هیوای توانی بێتمان بەرنامەی ئەم جارەدا توانیواتان بە شێوەیەکی باش باسمان لە هۆکارەکانی نابەختەوەری خێزان کردبێ و هۆکار ببین بۆی بەختەوەری بگەڕینەوە بۆ خێزانەکانمان و کێشە و گرفت نهێڵین لە ناو خێزانەکاندا لە کۆتاییدا سوپاسانەکەم بۆ بەردەوامیتان لەگەڵمان سپاس بۆ گوێگرتان خواتان لەگەڵ